سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕێنی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبانی ئەمڕۆ هەیە. سەرەتا سەردیاری گرنگترین هەواڵەکان. سەپاندنی 8 مانگ زیندان بەسەر بەیان ساڵحیان، ناڕوونی چارەنووسی نەریمان ڕەندانی لە گرتوخانەکانی ئیتلاعاتی شاری سنا، ڕێزگرتن لە یادی قوربانیانی کۆمەڵکوژی ئەرمەنیەکان لە ڕۆژاوا و راپۆرتێک لەسەر ئێعدامی بەندکراوان لە مانگی ڕابردوودا. ناڕەزایەتی خەڵکی مەلەکشای ئیلام دژ بە پێنەدانی هەقاوە. ڕۆژی پێنجشەممە 4 گوڵانی 1404 خەڵکی مەلەکشا دژ بە گواستنەوەی ئاوی کانیەکانی ئەو ناوچەیە بۆ شاری ئیلام کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان دژ بە بڕیاری نوێی ئیدارەی ئاوڕێی پارێزگای ئیلام لەسەر گواستنەوەی ئاوی کانیەکانی ئەو ناوچەیە بۆ شاری ئیلام با بەدەستەوە گرتنی پلاکارد و وتنەوەی دروشت، ناڕەزایەتی خۆیان دەربڕی و خوازیاری بەڕێوە نەچوونی ئەم پرۆژەیە بوون. بەپێی ئامارە فەرمیەکان زۆرتر لە 40% ئاوی ناوچەی مەلەکشا لە کانیەکان دابین دەکرێت و گواستنەوەی ئاوی کانیەکان زیانێکی زۆر بە ژیانی بنەماڵەکان و هەروەها بارودۆخی کشت و کاڵیە و ناوچەیە دەگەێنێت. سەپاندنی 8 مانگ زیندان بەسەر بەیان ساڵحیان. بەیان ساڵحیان پزیشک و چالاکی مەدەنی خەڵکی شاری سەقز لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 8 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبراو پێشووتر لە ڕەوتی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات هاوکات لەگەڵ 2 پزیشکی دیکە دەست بەسەر و پاشماوەیەک لێپرسینەوە بە دانانی بارمتە ئازاد کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ئەو چالاکوانە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە ڕێگەی دانانی پۆست لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە. ناڕوونی چارەنووسی نەریمان ڕەندانی لە گرتوخانەکانی ئیتلاعاتی شاری سنا. نەریمان ڕەندانی چالاکی مەدەنی تەمەن 35 ساڵ و خەڵکی شاری سەقز پاش تێپەڕبوونی زۆرتر لە 2 هەفتە لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ناوبراو بۆ 2هەمین جار ڕێکەوتی 20 خاکەلێوەی ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی شاری سەقز بۆ سەرشوێنی کارەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کرا. ئەو چالاکە مەدەنیە پاش تێپەڕبوونی چەند ڕۆژێک لە دەست بەسەرکردنی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی دەگرێت و ئاگاداریان دەکاتەوە کە بۆ زیندانەکانی ئیتلاعاتی شاری سنا ڕاگوێزراوە. جێگەی ئاماژەیە نەریمان لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و لە دۆخێکی زۆر خراپدا بەسەر دەبات. ڕێزگرتن لە یادی قوربانیانی کۆمەڵکوژی ئەرمەنیەکان لە ڕۆژاوە. ڕۆژی چوارشەممە 3 گوڵانی 1404 خەڵکی شاری قامیشلو لە مەراسمێکدا یادی قوربانیانی کۆمەڵکوژی ئەرمەنیەکانیان لەو شارە بەرزڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بڵاوکراونەتەوە، دانیشتوانی ئەو شارە کە پێک هاتوون لە نەتەوە و باوەڕە جیاوازەکان هاوکات لەگەڵ بەشداری کەسایەتیە ناودارەکانی ئەو شارە بەڕێپێوان و هەڵکردنی مەشخەڵ لە 110مین ساڵیادی کۆمەڵکوژی ئەرمەنیەکاندا کۆبوونەوە و بە پێشکەشکردنی وتارێک بۆ یەکگرتووی هەموو نەتەوە و باوەڕە جیاوازەکان یادی قوربانیانی ئەو جەنایەتیان بەرزڕاگرت. کۆبوونەوەی ناڕەزایەتی ماڵدزراوانی یونیک فایناس. ڕۆژی چوارشەممە 3 گوڵانی 1404 ماڵدزراوانی شرکەتی یونیک فایناس دژ بە بەڵێنی درۆی بەرپرسان لە بەردەم دادسەرای گشتی شاری تاران کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت دژ بە پێنەدانی ئەو بڕەپارەیە کە لێیان دزراوە ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پێداچوونەوەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیەکە و سزادانەی تاوانباران و گەڕانەوەی ئەو بڕەپارەیە کە لێیان دزراوە و هەروەها بایەختانی بەرپرسان بە داخوازیەکانیان بوو.
مانگرتنی شۆفێرانی تاکسی لە ئەندیمەشک. ڕۆژی چوارشەممە 3/1404 کۆمەڵێک لە شۆفێرانی تاکسی لە شاری ئەندیمەشک دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە و مانیان گرت. بەشداربووان لە کۆبوونەوەکەدا دژ بە نەبوونی داهات و خراپی دۆخی معیشەتیان ناڕزاتیان دەربڕی و خوازیاری بەرزبوونەوەی ئاستی کرێی تاکسی، دابینکردنی بیمەی دەرمانی تەمینی ئیجتیماعی، کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمۆبیل و هەروەها بایەختانی بەرپرسان بە دۆخی ژیانی شۆفێران بوون. سەپاندنی حوکمی 51 مانگ بەندکران بەسەر بەندکراوێکی پێشووی سیاسی. گلارە عەبای بەندکراوی پێشووی سیاسی لەلایەن لەقی 23 دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات تەبلیغ دژ بە ڕەژیم حوکمی 4 ساڵ و 3 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبراو ڕێکەوتی 28 ڕێبەندانی 1403 بە هێرشی هێزەکانی ئیدارەی اطلاعاتی شاری تاران بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و هەشتی خاکەلێوەی 1404 پاش ماوەیەک لێپرسینەوە و ئەشکەنجە بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو چالاکە سیاسیە پێشووتر لە ساڵی 1401 بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حوکمی 2 ساڵ و 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا بوو کە پاش تێپەڕاندنی چەند مانگ لە حوکمەکەی لە مانگی ڕێبەندانی هەمان ساڵدا ئازاد کرابوو. دو هەواڵمان راپۆرتێکە لەسەر ئێعدامی بەندکراوان لە مانگی ڕابردوودا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە مانگی خاکەلێوەی ئەم ساڵدا لانیکەم 85 بەندکراو لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئێعدام کراون. لە مانگی خاکەلێوەی ساڵی ڕابردوودا 23 بەندکراو لە سێدارەدران کە نیشاندەری بەرزبوونەوەی بەرچاوی ڕێژەی لە سێدارەدراوان لە ساڵی نوێدا. بە پێی و راپۆرتانە 6 بەندکراوی سیاسی، 5 ژن و هەروەها 2 مێر منداڵ لە نێوان ئێعدامکراواندا بوون. جێگەی ئاماژەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بێدەنگکردنی دەنگی ناڕازیان و هەروەها ترساندنی خەڵک و چالاکانی سیاسی و مەدەنی بە شێوازێکی بەرچاو و دڕندانە ژمارەی ئێعدامی زیندانیانی بەرز کردوێتەوە کە ئەمەش بووە بە هۆی نیگەرانی ڕێکخراوەکان و چالاکوانانی مافی مرۆڤ لا ئێران و جیهان. بەڵازانی خۆشەویستان گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. هەرشاد و بەختەوەر.